عزیزانی کورسات نیوز سڵاتان لەبێ من زریان ڕەحمانم ئەمڕۆ لە کارگەی کولتوری سلێمانی لە شوێنی بەڕێوەچوونی لوتکەی نیشتیمانی سلێمانی بۆ کارسازی بەرنامەی ئابووریتان پێشکەشەکەم بێگومان لوتکەی نیشتیمانی سلێمانی بۆ کارسازی ئەمڕۆ دەستی بەکارەکانی کردماوەی دوو ڕۆژ بەردەوامە بێ واتە ئەمڕۆ یەکەم ڕۆژ و سبەیش ڕۆژی دووەمی لوتکەکە بێت. ئەم لوتکەیە بوو بە کۆکەرەوەی ناوەندەکانی کارسازی بێگومان هەروەها بانکەکان ناوەندەکانی پارەدان و ینی بانکەکان شوێنەکانی قەرزدانی پارە و هەروەها کارسازە گەورەکان و کارسازە نوێیەکانیش لە شوێنی لوتکەکە ئامادە بوون و ئەم لوتکەیە بوو بە هۆکارێک بۆ ئەوەی کە هەموو ئەمانە لە شوێنێک کۆ بکاتەوە بۆ ئەوەی کە بەریەکەوتنیان هەبێ بتوانن ڕاوبۆچوون بگۆڕنەوە و بتوانن ڕێگە خۆشکەر بن بۆ ئەو کارسازە نوێیانە کە ئەیانەوێت دەست بەکار بکەن و بێنە ناو بازاڕەوە. بۆ ئەمە بەستش ئەمڕۆ گفتوگۆکەمان سەرەتا لەگەڵ ڕێکخەری لوتکەکە دەست پێەکەین لێرە عەلی عومەر ڕێکخەری بێگومان دامەزرێنەری لوتکەی نیشتیمانی سلێمانی بۆ کارسازی لەگەڵمان ئامادەیە. زۆر بەخێر هاتن کاک عەلی. باسی یەکەم ڕۆژی بەڕێوەچوونی لوتکەکەمان بۆ بکەن، چیتان کرد، چۆن دەستی پێکرد و چۆن بەڕێوەچوو؟ زۆر سپاس بۆ کورسات بۆ مادوو نەبن بۆ ڕووماڵی بەردەوامتان بۆ لوتکەی نیشتیمانی سلێمانی بۆ کارسازی. گواستنەوەی ئەم حادثە خۆی بۆ خۆی لە سلێمانیەوە بۆ هەموو دنیا ڕۆڵێکی گرنگە بێ. ئەمە لە هەفتەی جیهانی کارسازین لە مانگی 11 کۆتا هەفتەی مانگی 11 کە لە هەموو جیهان شانازی بەم چالاکیانەوە دەکرێت کە دەکرێت لە هەموو جیهان پشت بە کارسازان دەبەسترێت. لەم هەفتەیە زیاتر یادیان دەکرێتەوە، یادی کارەکانیان دەکرێتەوە، یادی داهێنان و چارەسەرەکانیان دەکرێتەوە. خۆشبەختانە ئێمە توانیمان لەم هەفتەیە سلێمانی بکەینە ناوەندێکی گرنگ. یەکێک لە بابەتە گرنگەکانی ڕۆژی یەکەم ئەوە بوو کە ئێمە 125 پرۆژە گەشتینە کۆتایی لەگەڵیانە فاینەڵایزی ئاخیر کرا. باشترین پرۆژیان دەستنیشان کرا، 10 پرۆژیان بۆ میوانەکان باس کرا. هۆجی دڵخۆشی بوو میوانەکان تەواویان نەهاتن. یەک لەوانە لە بانکەکان بەرپرسی بانکەکان مدیری عامی بانکەکان پیانەوتین کە بە ئیش بەیەکەوە بکەین بۆ گەنجانە پێویستە ئەمانە داعم بکرێن. ئێمە داعمیان بکردنەوە. زۆر جێ دڵخۆشی ئێمە بوو چونکە ئەودا کەسەی با بڵێن پیچیان کرد کە قسەیان کرد بۆ میوانە بۆ ئامادەبووان پرۆژەکانیان باس کرد و ئەوانی تریش کە لە ڕێگەی بوتەکانیانەوە قسەیان کە سەرنجی تەواوی میوانیانیان بۆ لای خۆیان ڕاکێشا بوو. ئەمە بەمانەیە ئەوە دێت کە ئێمە گەنجی خاوەن بیرۆکەی باش، گەنجی ئازا، گەنجی بوێرمان هەیە کە ئەتوانێت ئیش بکات لەسەر بیرۆکەکانی، بەڵام پێویستی بە یەکشتن کە جێمە پێویستی بەوەیە کە ڕێگاکی بۆ دەستنیشان بکرێت، کە تەوجیه بکرێت، کە ڕێنمایی بکرێت بۆ ئەوی بتوانێت ئەو ئیشێکی هەیەی دەست پێ بکات. خۆشبەختانە ئێمە لە ماوەی 2 مانگە توانیمان ئەوە بکەین. ئەگەر بێت و ئەم بەرنامەیە بە باشتر کاری لەسەر بکەین، بە شێوازێکی فراوانتر کاری لەسەر بکەین، بە مدەتێکی زیاتر ئێمە بەردەوامی لەگەڵ دڵنیان بن کە ئیمپاکت و کاریگەریەکەی چەند کات و چەند کات دەبێت. بەڵام خۆشبەختانە ئەم جاری یەکەمی کە وەکو سەرەتایەک ئێمە دەستمان پێ کرد زۆر دەرەنجامێکی باشە بوو. سێ براوە یەکەمەکان دیاری کران، دواتر پانێڵێکی زۆر چاپێکوتنێکی زۆر گرنگمان هەبوو لەگەڵ بەڕێز دکتۆر حەسەن فلامرز کە ئەو بەشداربوانی لێ بوون ئامادەیان هەبوو. یەکێک لەو بابەتانش کە لە پانێڵەکەی دکتۆر حەسەن فلامرز جێ سەرنجی هەموو ئەو کەسانە بوو کە دانیشتبوون مۆزوعی کردنەوەی دەستپێشخەری ڕیادێ لە هەرێمی کوردستان. دەستپێشخەری ڕیادە دەستپێشخەرێکی نووسینگەی سەرۆکوەزیرانی عێراقە بە تەنسیقێک لەگەڵ بانکەکانە زیاتر لە 30,000 پرۆژەی کارسازی تاکو ئێستا قەرز پێداوە داعم کردووە. هەوڵەکانمان چڕ کردوێتەوە بێ بتانین ئەم بڕیارە جەریئانە بدرێت و هەرێمی کوردستانش بێ بەش نەبێت لە ئەم دەستپێشخەریە گرنگە. باشە کاک عەلی، ئەوەی کە گرنگاوە ئەوەی کە پێم وایە هەر یەکێک لە مەبەستەکانی ڕێکخستنی ئەم لوتکەیەش بوو دروستبوونی سەکۆیەک بۆ پەیوەندیکردنی کارسازە نوێیەکان لەگەڵ کۆمپانیا گەورەکان، لەگەڵ قەرزدەرەکان و بانکەکان و هەموو ئەمانە واتە سەکۆیەکیان بۆ دروست بێ کە پەیوەندی و کۆنتاکتیان هەبێ بەیەکەوە. ئەوەندەی ئێوە تێبینیتان کرد هەتا ئەم دقەیە دیارە هەر بەردەوامە ئەم ڕۆژ لوتکەکە. تا چەند توانیویانەکە ئەم ئامانجە بپێکن؟ ئایا تا چەند توانیویانە ڕاوبۆچوون بگۆڕنەوە و بێکەوە پەیوەندیەک دروست بکەن لە شوێنی لوتکەکە؟ زریان خان ئێستا من کە جەنابەت پەیوەندی پێوە کردم لە قاعەکەی تر بووم، لە هەڵی سەرەکی بووم بۆ ئەوەی بێم بۆ ئێرە، ینی کە دیکەتما تەواوی گەنجەکان
بزنس کارتیان بۆ خۆیان دروست کردووە خەریکی گۆڕینەوەی بزنس کارتن لەگەڵ میوانەکانە هەروەها قەرباڵگەیەکی زۆر دەبینرا لە دروستکردی نێتوۆرکینگ و پەیوەندی ڕایەمەش لە بەرنامەکەمان زۆر جەختمان کردوێتە سەرەوە تەنانەت ئەمڕۆژ ئێوارە گروپێکی ناسراوی میوزیکی لێرە چالاکیەکیانێ ئاماجی ئەم چالاکیش هەر بۆ دروستکردنی نێتوۆرکین و دروستکردنی پەیوەندیە لە نێوان ئەم گەنجە کارسازانی کە بەشدارن ئەمڕۆ ئەو کارسازانی لە دەرەوە یاخود و گەنجانی دەخوازن ببن بە کارسازی داهات و لە دەرەوە بەشدارن دەیانوێت پەیوەندی ببەستن لەگەڵ کۆمپانیا گەورەکان لەگەڵ بانکەکان لەگەڵ شوێنە کارسازە سەرکەوتوەکان کە هاوشێوی ئەوان دەستیان پێ کردووە لەگەڵ ناوەندەکانی پاڵپشتیکردنیان هابەکان لێرە ئەگەر ببینید چەندین هەب ڕیز بوون بە دوایەکە چەندین ڕێکخراو بە دوای یەکەوەن ئەمانە ڕۆڵێکی گرنگیان نەبێت بۆ ئەوی بتوانن ئەم پرۆژانەی کە گەنجێتی و بیرۆکانێکە گەنجێتی پاڵپشتی بکەن و پێشی بخەن. زۆر باشە کاک عەلی من ئێستا لەگەڵ چەندانە لەم خاوەن کۆمپانیا ئەم خاوەن کۆمپانیانە کە لێرە ئامادە بوون و بەشدار بوون بێگومان هەرکەس گۆشەیەکی بۆ خۆی گرتووە قسەم لەگەڵ کردن کەسانێکیان داناوە کە کەسانێکی بە کوردیەڵێ زمان شیرین و بێگومان زانیاری تەواویشیان هەیە لەسەر کارەکانیان. تا چەند گرنگە کە بۆ نمونە گەنجانی سلێمانی ئەم هەلە بۆ خۆیان بقۆزنەوە کەسێکی بیرۆکەیەکی هەیە هەموو شتێکی پوخت هەیە لە مشکی ئەزانێت چی بکە نازانێت چۆن دەست پێ بکات تا چەند گرنگە کە گەنجان بێن سەردان بکەن و لەگەڵ ئەم خاوەن کۆمپانیانە کە ئەزمموی چەند ساڵشیان هەیە قسە بکەن و ڕێنوێنیان لێوەربگرن. زۆر گرنگە بە تایبەت ئەم دوو ڕۆژە وەکو ئەم بەیانی ئەمڕۆژ لە یەکێک لە ڕاستەوخۆکانی کوردستاتە وتم یعنی هەموو سوچێکی ئەم شوێنە هەلە بۆ ئەم گەنجانە ئەتوانن لە هەر کۆنەرێک بگەڕێن هەلێکە دۆزنەوە لە کاتی ناخواردنەکەەوە بگرە ئیسراحەت و ڕێستەکە تاکو تورەکانیان لێرە و تاکو دانیشتنیان لە پانێڵەکان و دواتر سەردانیان بۆ ماستەر کلاس و وەرشۆپەکان هەر هەمووی هەلا ئەگەر کەسێک نەناسی فێری شتێکە بی ئەگەر فێری شتێک نەبیت کەسێک دەبینی ئەگە کەسێک نەبینی شتێک فکرەیەک فێر دەبی لێرەوە کە ئەو هەموو فکرەیە زیاتر لە 125 فکرە گەنج عرض کراوە ڕوئیاتە کاتەوە مێشکتە کاتەوە تۆ کە هاتیت بینیەم هەموو گەنجە هاوشوی تەمەنی خۆتن لە تەمەنی تۆ زیاتر کەمترن ڕەنگە توانیانە لە ماوەیەکی کورتە بیرۆکەیان هەبووە ئێستا هاتون لە لوتکەیکی نیشتیمانی گەوری وەکو لەم جۆرە بەشداریان پێکرد و بیرۆکەکە لە مێشیانەوە گۆڕدراوە بۆ پرۆجێکتێکی واقعی کە ئێستا پرۆتایپی هەیە کە ئێستا داوا لە بازرگانەکە داوا لەوە بەرهێنەرەکە داوا لە سرمایه‌دارەکە کە پاڵپشتی بکات ئەمە بۆ خۆی کارێکی زۆر گرنگ و گەورەیە بۆیە بەشداریکردنی خوێندکارانی زانکۆ بەشداریکردنی گەنجان دەرچووان لەم لوتکەیە گرنگی خۆی هەیە چونکە دڵنیانەکەمەوە کە بەبێ سوود ئەو چەند سەعاتە لێرە ئەبن بەبێ سووتیان ناپەڕێ بۆیان بۆیە داواکارم ئەم هەلە لە دەست خۆیان نێن ئەم هەلە بقۆزنەوە ڕۆژی دومیش باماوە ئەمڕۆ تاکو ئێوارە ماوە ئەمڕۆ تاکو ساعت 5 بەردەوامە بین لە ڕۆژی دومیشە بامەشۆ لە 10 تاکو 5 بەردەوامە بین کە لە ڕۆژی دوم کۆمەڵک پانێڵی گرنگی تایە کۆمەڵک وەرکشۆپ و ماستەر کلاسی گرنگی تایە لە مەجای ڕۆبۆتینگ لە مەجای وەبەرهێنان لە بازاری ناوخۆیی عێراقدا لە مەجای پانێڵەکان زیاتر لە مەجای چۆنێتی دۆزینەوەی فاندن ئەمڕۆ ساعت 4 ڕێکخراوی ئامی نێودەوڵەتی ئاشکرای پرۆژەیەکیان ئەەکەن لە نێو لوتکەکە کە بۆ تایبەتە بە پاڵپشتیکردنی گەنجانی کارساز لە بڕی 7 میلیۆنەوە تاکو 42 میلیۆن ئەم هەلانە گرنگە کە گەنجان ئاگاداری بن و بتوان بخۆزنەوە. باشە کاک عەلی ئەو پرۆژانە ئەو ستارتاپ و بیرۆکانە کە هاتە لای ئێوە هەڵسەنگاندنتان بۆ کردووە شتێوتە ئەمڕۆکە چەند خەڵاتێکیش چەند کەسێک ینی دەستنیشان کراوە بۆ ئەو بابەتە زیاتر لە چ بوارێکا بوون ئەوی کە ئێوە تێبینیتان کرد بێ گەنجانی ئێمە زیاتر ڕوئەکەنە چ بوارێک بۆی کە بزنسێک و کارێکی تایبەت بەخۆیان هەبێت. وەڵاهی زیران خانەوانی ئەمڕۆ هەلەمی داهێنان بوون من ینی سەرنجی میوانەکانیشم وەرگردەوانەی کە دانیشتە بوون ئەوانی کە هاتە خۆیان فیدباکیان پێوت من پێشتە سەرنجی باڵێن لیژنەی دادوەری وەرگرتە بوو کۆمەڵەکەمان وەرگرتبوو لەسەر کۆی پرۆژەکان من ئەمڕۆ خۆشم ینی نەمزانی کە ئەم سێ پرۆژێت من بە باشترین پرۆژەکان بەس بەڕاستی اختیارێکی زۆر باش بوو زۆر ڕاست بوو یەکێک لەو بیرۆکانی کە ئەمڕۆ وەکو باشترین پرۆژە دیاری کرا پرۆژەی خەڵوزی سەوزە
ناوی پرۆژەکەیان بۆ جۆرەیە خاتو شەرمینە لە هەڵەبجەوە خەڵوزی سەوز ئەم خەڵوزە پێکاتەکەی لە زەیتون و گوێز دروستەکرێت کۆکرێتەوە چەمەوادێک تێکەڵەکرێت ئەم خەڵوزەی لێ دروستەکە خەڵوزێکی بۆ ناخۆشنە بۆنێکی مناسب و بێزەرەر بێزیان ژینگە دۆست مەودایەکی زۆر ئەمێنێتەوە دۆستی گیرفانیش ئەمە یەکێکە لەو پرۆژانێک کە ڕۆبینمیانی 100% شایانی ئەوەیە کە دام کرێت باشە باسی ئەم خەڵوزی سەوزەت کرد کاک ئەلی تقریباً چه پشکێک لە پرۆژەکان لەوانە کە بەشداریان کردووە ئەمڕۆ بەر وزەی خاوێن و تەکنەلۆژیای نوێ ئەەکەوێت ئەم دوو بابەتە چه وزەی خاوێن چ تەکنەلۆژیای نوێ دوو بابەتی زۆر گرنگ و سەرەکین لەسەر ئاستی هەموو جیهان ئێمە داهێنانێکی تر هەبوو لە پرۆژێ و گەنجانەکە لە مەجای وزەی نوێ بوو ئەو پانێڵە با بڵێن پانێڵی وزەی کارەبا کە دانرێت بە تشکی خۆرکارەبا وەردەگرێت لە باڵەخانە بەرزەکان ئەمانە تووشی پیسە بن ئەم گەنجە هاتووە حەلێکی بۆ ئەم پیسە دروست کردووە کە کونیلەکانی خۆڵ و خاچاک لەسەری نیشتەوە تۆزە کارەبا کەمتر سیڤەکە درەنگتر وەردەگرێت هاتوون کە ئامریکیان داهێناوە لەگەڵ سێنسەرە حساسە کە دەزانێت ئەم پانێڵانە پیس دەبێت ئامریکا خۆی ئەچێت پانێڵەکان پاکەکاتەوە بەبێ هیچ تەدەخولێکی بەشەری یەکێکی تر لەو داهێنانن کەمڕۆ هەل لە سەیەکەمەکان بوون بەڕێزێکی تر بوو یەکێک لە فێرخوازەکانمان بوو کە قەمسەڵەیەکی دروست کردووە بۆ نابینان چاکەتێکی دروست کردووە بە نابینان ئەم چاکەتە سوودێکی تاو ئەگۆڕێت بۆ نابینان زیاتر لە ملیۆنێک نابینا لە عێراقە هەن ینی تەسەورەکەم حیاتیان بەتەواتی ئەگۆڕێت ئەم چاکەتەکە بەدەست بێت و بەو پرۆتایپی و دروستی کردو پێش بخرێت پرۆژەی زۆر باشە بوون ینی ئەمەی ئێوە ئێستا باستان کرد سەرنجی منی بربەلای پرسیارێکی زۆر گرنگترا دیارە ئەمەی ئێوە باستان کرد چەند ڕەهەندی بووە لوتکەکە بۆ نمونە یەکێک لە ئامانجەکانی لوتکەکە ئەسڵەن یەکێک لە ئامانجەکانی کارسازی و گرنگی کارسازی لە ئابووریە فرە ڕەهەندکردن و فڕەڕەهەندکردنی فرەچەشنکردنی ئابووریە کە ئەم لوتکەیە وەک ئێوە ئەڵێن ئەم بابەتەی پێکاوە ئێوە تا چەند هەستان کرد کە بەشدار بووان و بە تایبەتی ئەوانە کە قسەیان بۆ لە پانەڵەکانە قسەیان کرد وەکو لانی پەیوەندیدار بەشداریان کرد بۆ هەستیان بەمە کردووە کە کارسازی گرنگە بۆ ئەوەی کە تۆ بتەوێ ئابوووریەکەت فرەچەشم بکەیت و ئەم بارودۆخە تێپەڕێنینی ترکە پشت بەنەوت ئەبەستین زۆر ڕاستە زریان خانێمە کە ینی لە مەرحەلەی بدایەتی ئەم ئیشەشە بووین زۆر تەرکیزمان لەسەر ئەو بوو کە لە هەموو مەجالەکانە بەشداری بە بیرۆکەی گەنجان بکەین بە ئەفکاریان بکەین و خوێندنەوەی باشیشمان هەبوو لەسەر ئەوەی کە ئێمە لە هەموو مەجالەکانە نەقسمان هەیە وەکو سلێمانی وەکو هەڵەبجە وەکو کوردستان و عێراقش لە هیچ مەجارێکە نەگەیشتێتە ئەو پەڕی خۆژێنی ئەو پەڕی ئەوەی کە پێویستمان بە هیچ شتێک نەبێت دواتر ئەمە کارسازیە داهێنان لە هەموو مەجالەکانەکە ئەتوانێت حل بۆ هەموو کێشەکان بدۆزێتەوە کەیە من ئەو پرۆژەی خەڵوزی سەوزەی کە بۆم باس کردی ینی سەسەری موقعی جوگرافی بکەی لە هەڵەبجەیە پێکاتی دروستکردنی ئەم خەڵوزە چییە؟ گوێزە لەگەڵ ناوکی زەیتونە هەڵەبجە هەورامانی لێوە نزیکەکە ساڵانە بە گوێرە و داتای ئەوەریگرێت چەندین تۆن کاکڵی گوێز تێکڵی گوێز فرەیە درێت ئەو دێت کۆیە کاتەوە هەروها کارگەی زەیتی زەیتونی کارگەی زەیت و زەیتونی تایە کە توانێت زەیتونەکەی کۆکاتەوە ینی شتەکان بۆ جۆرە ڕێکخراوەکە هەم لە ڕووی دیموگرافی ناوچەکەەوە کە بتوانێت ئێمە بزانین ئەم پرۆژەیە ئەم شەریکی ئێمە دڵنیاین لە هەڵبجە دەست بە ئیشەکان بە 100% سەرکەوتووە بێمە قسەی من نیە قسەی خوبەڕایە قسەی لیژنەیەکی زۆر تایبەتمەدا قسەی کۆمەڵە کەسەکە چەندی ساڵە لە مەجالە ئیشەکەن جا من ئەوەی زۆر سەرنجیام ئەمڕۆ بە تایبەت جێی دڵخۆشی بوو کە کۆمەڵە کەساتی هاتبوون لە بەغدا من پێم وا بوو بەغدا تۆزە لە پێشێمەوە لە مەجالە ینی ئەوان شۆشیان کردن بۆ ویتیان نەخێر ئێوە زۆر لە پێش بەغاون بەم 125 گەنجە بەم دەگەنجە بە تایبەت هیچ پرۆژێکی ئەومان لە بەغا نبینێمە چەندی ساڵە لە بەغا کارەکەین لەسەر پرۆژانەمە زۆر جێی دڵخۆشی بۆ من پێویستی بە پاڵپشتیە من ئەمەوێت لێرە شتێکیش بڵم ئیش بەبێ کەم و کورتی نابێت بە تایبەت ئیشێکی گەنجانەی بێ پاڵپشتێکی زۆر و بێ ئامادەکاریەکی زۆر ئەمڕۆ ئێمە توانیمان دەخیلاری ئەم دوو مانگە ئەم کارە بکەین سبەینی ئەگەر کارەکە پێکەوەی بێت پاڵپشتێکی باشتر هەبێت ڕێکخستنێکی زیاتر هەبێت زۆر لەمە زیاترەکرێت زۆر لەم کەسانە زیاتر ئەتوانین بخینە کارە چکە ئێمە تەجروبەمان هەیە لەگەڵەوەی ێزانین گەنج پێویستی بەوەیە تەوجیهێکی ڕاست بگرێت
شوێنێک بێت ئەم گەنجانە کۆ بکاتەوە تەوجیهان بکات بەو ئاراستێتەوە بیرۆکی کارتەیە پێویست بەم سکڵانەیە تیاتا بێت پێویست بەم کارانێت تیادا بێت اینجاوەرە سەر پرۆژەکەت لاتیم بزان پرۆژەکە چییە پرۆژەکەت بۆ جۆرە چاکەکرێت ئەم جۆرە بەردەوامی فەشەلێنی هەموو ئەمانەی کە لای ئێمە بوونیانی سەد لە دوای فێرگەکەوە تێڕوانی ناگۆڕە ئەوە زۆر تەسیری هەبوو لەسەر سەرکەوتنی ئیشەکانیان لەسەر سەرکەوتنیان بۆ مەراحلە جیاجەکان کە بە چەند مەرحەلەیەک جیاکرانەوە لە پێش فێرگەکەوان بیرۆکەیەکیان نردبوو بە جۆرێک پیانوا بوو دنیای کارسازی توانن بچن و بازار و تەواو ئیشەکانیان بخەنە بازارەوە بەڵام دوای فێرگەکە ستۆپێکیان پێکرا کە پێویستە ئەمانەتان تیا بێت پێویستە بچن لە ئەرزی واقع ئەمە دراسە بکەن بەحث بکەن بازار بخوێننەوە وردەکارەکان هەمووی فێرکران دواتر هاتنەوە بۆ ئەوەی بزانم پرۆژەکانیان چی پێویستە گۆڕانکاری لەسەر کرد زۆربەی زۆریان گۆڕانکاریە ئیجابەکەیان کرد کە جێی دڵخۆشی بوو و دڵنیاشن دەبێتە هۆکاری سەرکەوتنیان باشە کاگالی بێگومان هەر کارێک لە خزمەتی گەنجانە بێ ئاراستەکەی بۆ بێ گەنجان خزمەتی گەنجام کا بێگومان کارێکی باشە بەڵام ئەمێ بزانم بە لە بەرچاوگرتنی ئەو شتانەکە ئەمڕۆ لە یەکەم ڕۆژی لوتکەکەیان ڕوویدا پێتان وایە تا چەند توانی وتانە ئامانجەکانی لوتکەکە بپێکن لەبەرەوەی کە ئامانجەکان گەورە بوون ڕۆیاکان گەورە بوون پێتان وایە ئەگەر بە قۆناق لەبەر چاوی بگرین ئەمڕۆ توانی وتانە کە ئامانجەکانی ڕۆژی یەکەم بپێکن توانم بڵم زۆر بەباشی ئەوەی کە دامان نابوو ئێمە ناساندنی ئەو گەنجانە بوو ناساندنی بیرۆکەی و گەنجانە بوو پیشاندانی ئەو توانایە بوو کە ئەو گەنجانە هەیەە لە ڕێگەی ئێمەوە دروستکردنی ئەو نێتوەرکینی نێوان ئەو میوانە تایبەتانە بۆ کە لە بەغداد بوون لەگەڵ ئەم گەنجانە میوانەکانی کوردستان لەگەڵ ئەم گەنجانم نەتیجەی زۆر باشە بوو دەرەنجامەکەشی ئەبینین لەم هەفتەی ئینشەڵڵا کە بەشێک لە بانکەکان داوای کۆبوونەوەیان کردو لەگەڵ ئەم گەنجانەیە بەشێک لە شەریکات بە هەمان شێوە داوای کۆڵابرێشنەکەن لەگەڵ گەنجەکانە خۆشیان بازایەتی خۆیان لە ئێستەوە کۆستمەریان دۆزیوێتەوە کڕیاریان بۆ خۆیان دۆزێتەوە بۆ پرۆژەکانیان من ئێستا هەر لەگەڵ جەنابی مەحافظ تورێکمان کرد بە سەریعی و هاتم بۆ بەرنامەکەیەوە شوێنێکمان هەبوو یەکێک لە گەنجەکان کە GPS-ێکی تایبەت دەفرۆشێت بۆ بە تایبەت بۆ کۆمەڵی ئۆتیزم ینی دکتۆر هەواڵەتی ئێمە خۆمانە بە تەمای شتێکیان بۆ بکەین وەرەبا لە ڕێگەی تۆ بۆیان بکەین و ئەم جیازەی تۆ ئەم لۆکیشن ماپەی تۆ بەکاربێنین بۆ منداڵانی ئۆتیزم کە لەمە چەند هەفتەیەک بە لێسە منداڵێکی ئۆتیزم بوون بە دوای 4 ڕۆژ دۆزرایەوە کە ئەگرا بەمە بە 10 دقه بە 5 دقه یەکسەر شوێنەکەی تهدید بکرایە بدۆزرێتەوە ئەمە ئاسانکاریانە مهم من هەبن بە تایبەت ئەو کات مهم من کە پرۆژە بیرۆکەی گەنجانم بۆیە من نەتوان بدەم 100% ئامانجەکانی خۆی پێکاوە و لێرە شۆمە زۆر سوپاسی ڕێکخراوی فاوندیشن هەب بکەم چ لە پێدانی هۆڵ بۆ بڕۆشتنی ئەم لوتکەیە چ لە پێدانی دعم نیوەی ئەو دامی کە دامان نابوو ئێمە بۆ سێ بەشدا بۆ براوەکە بۆ دەستپێکردن بە ئیشەکانی خۆیان لەلایەن فاوندیشن هەبەوە تەرخان کرابوو هەروەها چ لە هاوکاریکردنمان لە ماوەی پێشووتردا لە ترینین و سیمینارەکانی ئەم بوتکامپەکە لەوێکراوە و هەروەها ینی کۆمەڵێک کۆمپانیای نیشتیمانی دەوری باشیانە بوو لەم بابەتە کە جێ خۆیتم لێرە سوپاسیان بکەم کۆمپانیای ساوس کوردستان گروپ و کۆمپانیای الوەتەنیە کە بە هەوڵی ئەوان و ئەو دامی ئەوان نەبووە ئەمیشە نابوو باشە کاک علی باسێکی پلانەکانی بیرم نەچێت کورسات ئەمڕۆ زۆر هیلاک بوون هەر هەمووتان سوپاسان دەکەم و کارێکی زۆر گەورەتان کرد و دڵنیام ینی ئەم سمارە ئەم کارکردنە بۆ داهاتوێم گەنجانە جێگەی خۆی ئەگرێت و کارێکی پیرۆزەرن بێگومان هەمیشە کورسات پێشوازی ئەکال بە تایبەتی لەو کارانە لەو بابەتانە کە پەیوەندیدارە بە گەنجانەوە و ئەمەش لەوە بێبەرینە لە کۆتاییە کاک علیگیان باسێکی پلانەکەی سبەیمان بۆ بکە بەبێ زەحمەت سبەی پلان چیە لە شوێنی لوتکەکە و بڕیارە چی ڕووبات بۆی کە گەنجانمان ئاگادار بن بێن زیاتر بەشداری بکەن سبەینە من سێشت ئەڵێم کە زۆر گرنگە بۆ ئەو گەنجانی کەسە تەماشامانەکەن ئامادەی بن سبەینە ئێمە ماسە کلاسێکمان هەیە لەلایەن کۆمپانیای ئەنوناچی یەکەمی کۆمپانیای ڕۆبۆتینە لە هەموو عێراقا خۆیان ڕۆبۆت دروست دەکەن خۆیان پرۆگرامیەکەن ئەم کۆمپانیایە بە تەکلیفی ئێمە هاتوۆتە سلێمانی ئێستا کە ئەجوای سلێمانی بینیوە ئەوێ لقی کۆمپانیەکان لە سلێمانی بکەنەوە ئەوێ لە ڕێگەی ئەم ماسە کلاسەوە 25 کارمە دیاری بکات کە بزانێت لەگەڵ ڕوویای خۆی و لەگەڵ شەکانی خۆیە گونجێت
دواتر ڕاهێنانیان پێ بکات و لەکەی سلێمانیان دایمەزرێنێت ئەمە یەکێک لەو پانەڵان لەو بابەتانی زۆر گرنگە بۆ گەنجانی کە لە مەجالاییشەکەن ئەمە سیمینارێکی ترمان هەیە تایبەت بە کاک عەلی ئەلخۆزی کە ئەمڕۆ بەشدار بووە یەکێکە لە مستەسمیرەکان کە لە بازاری ناوخۆیی عێراقم استثمارەکەم ئێمە بازاری فۆرکسمان هەیە بازاری ناوخۆی عێراقشمانەیە کە لێرە تۆزە لە سلێمانی و گەنجی سلێمانی تۆزە پێی ئاشتانین ئێمە زیاتر لە بازاری جیانەکە پێیاشتن بۆ نمونە شەریکەیەکی وەکو ئەمڕۆوە ناوی شەریکاتم هێنا لە کورساتەوە بۆ نمونە شەریکەیەکی وەکو پێپسی پشکی هەیە ئەم پشکە توانی استثماری تێدا بکەیت ڕوونکردنەوەیان دەدرێتە لەسەرۆی چۆن بتوان لە شەریکاتی ناوخۆیی استثمار بکەن سوودەکانی چییە کام شەریکێ سوودی باشترە ئەو ئەکرێ بڵێ دەرفەتێکی زۆر زۆر گرنگە بێت بۆ گەنجانی بەشدار بوو هەروەها زانکۆی ئەمریکی لە دوهۆک وەکشۆپێکی بێت کە ئەویش لەسەر بیرکردنەوەی کارسازیە ئەویش ڕۆڵێکی زۆر زۆر گەورەیە بێت لە بەتواناکردنی گەنجان و جگەلەوەی ئەو پانێڵانی کە سبەینی هەمانە پانێڵی تایبەتن لەسەر ژینگەی کارسازی لە عێراق و هەرێمی کوردستان ئەو هەروەها ژینگەی داهێنان هەروەها لە بەهەماشۆ لەسەر ئەو پۆلیسیانی ئەو یاسا و ڕاستانی کە لە هەرێمی کوردستان و عێراقان چۆن فراهەم بوون لە هەندان کارسازان لە هەندانی کاری کارسازی لە هەرێمی کوردستان دواترێمە لە کۆتایی ڕۆژی دومە دەمانوێت کۆمەڵک ڕاستپاردا ڕاستە بکەین کە لە پانێڵەکانی ئەمڕۆ سبەینی خۆیان دەکەینەوە سپاس ئەلی عومەر دامەزرێنەری لوتکەی نیشتیمانی سلێمانی بۆ کارسازی سپاس کە سەرەڕای هەموو سەرقاڵی و هیلاکبوونێک لەگەڵمان ئامادە بوون سپاس بۆ زانیاریەکانتان کۆتایی بەم گفتوگۆیە هێنم بەڵامێمە وەک ئابووری کورسات نیوز لەگەڵتان بەردەوامە بین با گفتوگۆی زیاتر و قسە باسی زیاتر دەربارەی لوتکەی نیشتیمانی سلێمانی بۆ کارسازی گەڕامەوە لاتان بە میوانداری دوو لەو گەنجە کارساز و خاوەن بیرۆکانە کە ئەمڕۆ لە لوتکەکەیە بەشداریان کردووە و پڕۆژە و بیرۆکە و کاری خۆیان هێناوە لێرە پێشکەشی ئەەکەن پێشکەش بەلایانی پەیوەندیدار و هەروەها ئەوانە کە سەردانی لوتکەکەکەن بۆ ئەو مەبەستا هەستیار کەریم خاوەنی یەکەم کارگەی دروستکردنی ماتۆرسیکل لەگەڵمانەوە هەروەها ئێوار قادر بە پڕۆژەی جۆب ستۆدیۆ لەگەڵمان ئامادەی زۆر بەخێر هاتن سەرەتا جەنابەت کاکەستیار باسێکی پڕۆژەکەتمان بۆ بکە کە لێرە بەشداریت کردووە ئامانجە چی بووەوەی کە هاتی لێرە لە لوتکەکەیا بەشدار بووی زۆر باشە سەرەتا پرۆژەکەی ئێمە زۆر چاند و سازە کۆمەڵی کێشەی گرنگی عێراق حەلەکات بەڵام هەرچەند کارسازبی و سەرکەوتوبی پێویست ئیلا بەسە هاوکاری هەیە جا ئێمەش ئەوەی کە دڵنیا بووین دەنگمان گێدە جێی خۆی لە ڕێگەی ئەم لوتکەیە و لە ڕێگەی دەستگای SNEەوە کە ماوەی زیاتر لە 3 مانگ زیاترە ترینینەکەین هاوکارمان بوون و ئێستا لە ڕێگەی ئەوانە گەشتین بە کۆمەڵە کەسێکی گەورە و یعنی کەسی خۆیان توانیمانە فەند وەربگرین توانیمانە ئەگەر معنیوێنیش بێت هاوکاری بکرین جا پرۆژەکەی ئەمە یەکێکە لە گەورەترین پرۆژەکانی عێراق کە عێراق گۆڕێت یعنی سیستەمی عێراقی گۆڕە عێراقی بەکارهێنەر گۆڕە بە عێراقی بەرهەمێن کە دروستکردنی کارگەی ماتۆرسکیلە ماوەی 2 ساڵە بەرهەمەکانمان لە بازاڕ ئافرۆشین ماتۆرسکیل دروستەکەن ماتۆرسکیل دروستەکەین بەڵێ بەڵام سەرەتا بە شێوازێکی جیاواز بووە بۆ نمونە وڵاتی ئیتالیا کە شەریکەی بینەڵی هەیە تاکو سەیەک بڕۆخۆی ناوخۆی وڵاتەکە دروست نەکردووە بەڵام شەریکەی ئیتالیا بەرهەمەکان لە سینەوە هێنێت مۆرکی وڵاتی خۆی دەدات ئەیفرۆشێ ئێمە 2 ساڵ سەر ئەو سیستەمە کارەکەین واتە مانیفاکتەری ئێمە لە سینە بەڵام ئێستا ئێمە ئەمانەوێت پلانەکە بگۆڕین بۆ کاتی خۆی توانیمان گۆڕانکاری بکەن بەڵام لە ئێستایا پێویستە هەنگاوێکی بچنە پێشەوە بە دروستکردنی کارگەکە لە ناوخۆی عێراقا سەرەتاکە چۆنە بێ لە سایە چلی ماتۆرەکە لە ناوخۆدا دروستەکرێ و لە پاشان لەگەڵ گەورەبوونی ئابووری کۆمپانیاکە سایە 60ەکەی دیکەشی دەهێنێتە ناوخۆواتە بەرهەمێک بە دەستی کرێکارانی کورد و لۆکاڵی کوردی بێت و یەکەم کراریشمان ئێرانەوەتە عێراق ئەبێتە هەناردەکەری ماتۆرسکیل بۆ دەرەوەی وڵات باشە کاکەستیار سوودت بینی لە بەشداریکردن لە لوتکەکە پێ دوابوو سوودی هەبوو بێت زۆر سوودی هەبوو یەکەم هەم لانی دەرونیان کە بڕوا بەخۆبنێکی زۆر زیاتری پێدان لە پێشتر دوام زانیمان دەنگمانەگاتە شوێنی مەبەست و سێمیشیان کە پرۆژەکانی بەجددی ئەتوانێت بکرێتە ئەرزی واقع جا لە ڕێگەی پرۆژانەوە ئینشاءالله لە ماوەی 5 ساڵی پێشودا پرۆژەی مەبێکە بێت لە گەورەترین پرۆژەکانی عێراق زۆر باشە ئێستاچمە لای کاک ئێوار ئێوە بە پرۆژەی جۆب ستۆدیۆ بەشداریتان کردووە باسێکی پرۆژەکەتانمان بۆ بکەن و ئێوەش باسی بکەن کە ئامانجتان چی بوو لەوەی کە لەم لوتکێ بەشدار زۆر باشە ئێمە وەکو پرۆژەی جۆب ستۆدیۆ کە کاگەمانج خاوەنداریەتیەکە هەڵساوین و ئیشمانەوەی کە پرێک دروستکەین لە نێوان کارمەندان و خاوەن کۆمپانیاکان
و هەروە فریلانسەرەکانیشمان لەبیر نەکردەوە کە وەکو جاران فریلانسەر ئیشەکرد و ترسێکی زۆر لەسەرەوە بکە پارەکەی بخورە و حتمما چەندین کەیسیشمان هەیە کە کەسان فریلانسەرەکان پارەکانیان خوراوە. ئێمە هاتوین ئەم شوێنەمان دروست کردووە کە یعنی ئەو ترسە نێڵین لە لای فریلانسەرەکان. وەکو ئەو ئەپلیکیشنی ئێمە کە چۆن ئیشەکە ئەوەیە کە کۆمپانیاکان ئەکاونتی خۆیان دروستەکەن هەموو زانیارێک دەربارەی کۆمپانیاکایان و منیش وەکو کارمەندێ ئەتوانم تەقدیمی بکەم تەنها بە کلیکە وەکە من وەکو کارمەند ئەکاونت دروست دەکەم ئەبێ CV خۆم و هەموو زانیارێک دەربارەی خۆم هەبێ لە ناو ئەکاونتەکەمە تەنها بە کلیک و ئەمەمان لە چیەوە هێناوە ئەوەیە کە چەندین HR هاتوونە لەلامان ینی ئێمە کۆنێکشنمانەیە کە دەردەدڵی خۆیان کردووە ئەوەیە کە ینی سیڤیەکی زۆرە چێتە بەردەستیان کاتیان زۆرە بە ئێمە تەنها لە ئەپلیکیشنەکەی خۆمانەوە ئەو ئیشاسەنەمان بۆ کردوون و بتوانن ینی کارەکان ئاسان بکەن. کاک ئێوار باش تێگەیشتم واتە ئەگەر کەسێک لە ئەپلیکیشنەکەی ئێوە تۆمار بکرێت کۆمپانیایەک تۆمار بکرێت دواتر بە دوواداچوون بۆی ئاسانە و ئەوە ناهێڵت کە بۆ نمونە کۆمپانیایەک پارەی فریلانسەرێک بخواوایە؟ بەڵێ ئەوە ڕاستەکێتی. و ئەمە زۆر ئاسانکاری بۆ کراوە ینی بۆ کۆمپانیەکان بۆ فریلانسەران بۆ کارمەندەکان و دەستخۆشی زۆرمان بواتەوە و لە لایەکەوە ئێمە هاتین بۆ ئەم ینی ئەم ئیڤنتە کە بتوانین بە فریلانسەرەکان بگەینەوە ئەو کیشانیان بۆ نێڵین و تاکو ئێستا ئیسفادێکی زۆرمان کردووە خەڵکێک بە دڵخۆشی زۆرەوەیان بۆ لامان و ئێمە شتوانی هاوکاریان بینەوەیە و ئێمە خۆشحاڵین بۆ ئەوە. سپاس بۆ هەستیارکەریم و ئێوار قادر کە دوو گەنجی بەشدار بوون لە لوتکەکان بێگومان ئەم گەنجانە کە بەشدارن لە لوتکەکە هەندێکیان بەرهەمیان هەیە بۆ نمونە وەکو کاکەستیار کە لێرەیە بەشداری کردو پێویستی بەرهەمەکەی ساخت بکرێتەوە ئێمە لە گفتوگۆی دواترا لەگەڵ نەوزاد غەفور سەرۆکی ژووری بازرگانی سلێمانی قساکەین دەربارەی ئەم بابەتەوە ئەم دوو بابەتە لێک گرێینەوە بەردەوامە بین لەگەڵتان. لە شوێنی لوتکەی نیشتیمانی سلێمانی لەگەڵتان ئامادابین لوتکەی نیشتیمانی سلێمانی بۆ کارسازی لەم بەشەیە میوانداری نەوزاد غەفور سەرۆکی ژووری بازرگانی سلێمانی ئەکەین وە ئەمەوێت سەرەتا پرسیارەکانم لەگەڵ کاک نەوزاد بەوە دەست پێ بکەم لەبەرەوەی کە خاڵێکی هاوبەشی کارسازی و بازرگانی بێگومان پارەدانی دیجیتاڵە و بەکارهێنانی تەکنەلۆژیای نوێ لە بازرگانیکردن و لە پارەدانا. زۆر بەخێر هاتن کاک نەوزاد با پرسیارەکەمان بۆ دەست پێ بکەین بزانێکین کە کەی پارەدانی ئەلکترۆنی بازرگانی دیجیتاڵ لە عێراق و هەرێمی کوردستان وای لێ دەکەیتر کارسازەکانمان مشکلەی پارەی کاش و پارەدان بۆ شێوە کلاسیکیەکە هەبوو یان مامەڵە لە ئاستی گەورەتریان نەبێت؟ زۆر سواز بۆ ئێوەش دەستان خۆش بێ سواسی کورساتەکەم کە هەمیشە جێگە و دەستی دیار بووە بە تایبەتی ئەمڕۆ کە لوتکەی سلێمانی نیشتیمانی بۆ کارسازی لە کارگەی کولتوری سلێمانی بەڕێوەچێ کە توانا و داهێنان و هێزی گەنجی کورپشانەدا کە سلێمانی هەر شاری ڕۆشنبیری نییە ئەیسەلمێنێ کە شاری داهێنانیشە و شاری بزنسە و هەموو جۆرە فکرە و داهێنانێک لە سلێمانیا ئەتوانرێ بخرێتە کار و بخرێتە بواری جێبەجێکردنەوە کە گرنگترین خاڵی داهێنان جێبەجێکردنە کە ئەم فکرە و بیر و بۆچوونانە و ئەم هزرانە بخرێتە بواری جێبەجێکردنەوە. من لێرەوە داوا لە بازرگان و کۆمپانیەکانی شاری سلێمانی و هەرێمی کوردستانەکەم کە سەپۆرتی ئەم گەنجانە بکەن و هاوکاریان بن لە جێبەجێکردن و گەشەکردنی بیر و داهێنانەکانیانە و هزر و داهێنانەکانیانە کە ئەوە ئەرکی ئێمە وەکو بازرگان وەکو کۆمپانیەکان وەکو کەرتی تایبەت کە بێگومان هەموو شتێک و هەموو بزنزێک لە داهێنانەوە لە فکرە و لە بیر و بۆچوونێکی تازە و بە تایبەتی لەم سەردەما کە پێشکەوتنێک و گەشەکردنێکی خێرای تەکنۆلۆژی تازە و بە بازرگانی کرد بە ئەلکترۆنیکردنی بازرگانی و هەروەها بانکەکان ڕۆڵێکی گرنگی هەیە بەنسبەتی بە ئەلکترۆنیکردنی ئاڵۆگۆڕی بازرگانی بێگومان ئەتوانم بڵێم دەستی پێکردووە و لە زۆربەی وڵاتەکانی جیهاندا لە قۆناغێکی زۆر پێشکەوتوایە ئەویش بەهۆی ئەوەی کە سیستەمی بانکی لە وڵاتانە گەیشتۆتە ئاستی پێویست. ئێمە هیوادارین لە عێراق و هەرێمی کوردستانیش لە ڕێگەی بانکەکانەوە و لە ڕێگەی تەکنۆلۆژیای تازەوە ئێمەش بتوانین بگەینە ئاستێک کە بە خێرایی ئەو مامەڵە بازرگانیانە بکرێت چونکە وەک بۆ خۆتانەی بینن جاران لە کاتێکی دیاری کراوە مامەڵی بازرگانیە کرا بەڵام بەهۆی ئێستا بەهۆی بە ئەلکترۆنیکردنی بازرگانیەوە 24 سەعات
بە بەردەوامی ئاڵوگۆڕی بازرگانی و دوکان داخستن نەماوە بەوێ گومان بە بەردەوامی ئاڵوگۆڕی بازرگانی ئەکرێ لە ڕێگەی ئەو کەسانی کەوا شارەزان لەم بوارە و ئەو کۆمپانیانەی کەوا ئەپی ئاڵوگۆڕی بازرگانی ئەلکترۆنیان هەیە. باشە کاک نەوزاد لە هەموو جیهانە یعنی ئەمە پەرەی سندووە بازرگانان ئەگەر هەتاوەکو چەند ساڵ پێش ئێستاش بە شێوەیەکی کلاسیکی مامەڵەی بازرگانیان بکردایە بەرهەمەکانیان لە بازارەکان ساخوە کردایە هەرەوە بوو. ئێستا زۆربەی تەنانەت براندە گەور و بچووکەکانیش لەگەڵەوەیە کە کارە کلاسیکیەکە دەست پێەکەن بۆ بازرگانی بە شێوەی کلاسیکی ئەوەی کە جاران هەبوو هەر لە پاڵ ئەویشا دەست دەکەن بەوەی کە ماڵپەڕدانن پیجدانن لە ئینستاگرام لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی تر ببێ جیاوازی. ئەمە تا چەند لە هەرێمی کوردستان پەرەی سندووە بۆ نمونەوە خۆتان بازرگانە ناسن کە هەتاوەکو ماوەیە لەمە پێش تەنها بە شێوەی کلاسیکی کاری کرد بە ئێستانا لە ڕووی دیجیتاڵیشەوە پێشکەوتنی بەخۆیەوە بینی بێت. بەڵێ بێگومان لە شاری سلێمانی و هەرێمی کوردستان بەگشتی دەستی پێکردووەوە بەشێکی باش لە کۆمپانیاکان و حتا ئەو بازرگانانە بە شێوەی ئەلکترۆنی ئێستا و هەروەها لە کەرتەکانی وەکو گەشتیاری چێژخانەکان هۆتێلەکانەمانە هەمووی بە شێوازی ئەلکترۆنی گەشە و پەرەیان داوە بە بازرگانەکەیان. باشە کاک نەوزاد بابەتێکی تر هەیە لە وەڵامی یەکەما جەنابتان ئاماژەتان بۆ کرد کە پێویستە خاوەن کۆمپانیاکان بازرگانەکان پشگیری ئەم کارە نوێیانە ئەم کارسازانە بکەن پشگیری بازرگانیە نوێیەکان بکەن چۆن نەتوانن هاوکار بن بۆ نمونە ئێوە وەکو ژووری بازرگانی گەنجێک بێوێت لەم بوارەیە کار بکات کاری خۆی هەبێ بازرگانی خۆی هەبێ چۆن نەتوانن پشگیری بکەن و ڕێگە خۆشکەر بن بۆی. بەڵێ ئێمە وەکو ژووری بازرگانی پیشسازی سلێمانی یەکەمین ژووری بازرگانین کە سنتەری کارسازیمان هەیە و دوو تا سێ جار دەورەمان بۆ ئەو گەنجانە بینی و چۆن دەست بکەن بەکار و چۆن کۆمپانیەکانیان دابمەزرێنن و هەروەها ئێمە وەک ژووری بازرگانی پیشسازی سلێمانی داوا لە بازرگانەکانی خۆمانەکەین ڕاستە و خۆپەیوەندیان پیاوەکەین بۆ ئەوەی کەوا ئەم گەنجانەوە ئەو فکرانەی کەوا هەیە و پێویستی بازاڕە بێگومان ئەم داهێنانانە هەمووی پێویستی بازاڕە و ئێمە احتیمادی سەرەکیمان لەسەر داهێنان و بیر و بۆچوونی ئەم گەنجانەیە و ئەوانە توانن زیاتر پەرە بە گەشەی ئابووری و سەرمایەدارەکان نتوان سوود لە داهێنانەکانیان ببینن ئەتوانین ئەمە ڕوون بکەینەوە بۆ بازرگانەکانمان وە بیر و بۆچوونەکان و داهێنانەکانیان نەگەێنین بە بازرگان و ئەندامەکانی ژووری بازرگانی پیشسازی سلێمانی. ئەم هەلە ئەقۆزمەوە بەم دواییانە شاندێک لە سلێمانیەوە سەردانی چینیان کرد سەردانی کۆمپانیای گەورەی تەکنەلۆژیایان کرد بێگومانە تەکنەلۆژیا وایانی زیرەکی دەستکردیەکێکە لە بابەتە هەرە گرنگەکان بۆ کارسازان بۆ ئەوانە کە تازە دەست پێیەکەن کاک نەوزاد نوێنەرێکی ژووری بازرگانیش لەگەڵ شاندەکە سەردانی کردبوو پێمان بڵێن کە چۆن باسی سەفەرەکەی کرد چ دەستکەوتێکی هەبوو و چۆن ئەتوانن ئەو کۆمپانیا تەکنەلۆژیکیانە لە چین هاوکاری بازرگانان و هاوکاری کارسازانی سلێمانی بکەن. بەڵێ بێگومان ئێمە بە شانازیەوە یەکەمی شاری هەرێمی کوردستان بووین کە لە چین لە شاری ئیو بۆ ئەم ساڵ هاوڕێتی شاری سلێمانیان قوبوڵ کرد لەگەڵ شاری ئیووا و پرۆتۆکۆڵێکیان واژۆ کرد هەروەها نوێنەری ئێمە لەگەڵ وەفدەکەی پارێزگاری سلێمانیە سەردانی شاری ئیو کرد هەروەها لەوێ سەردانی چەندین شوێنێکێک لەوانەی کە باسمان کرد سنتەری بازرگانی ئەلکترۆنی کە ئێمە ئەتوانین لە ڕێگەی ئەو سنتەرەوە و ئەو پەیوەندیانەوە بتوانین پەرە بە بازرگانی ئەلکترۆنی بین لەگەڵیانە هەروەها سەردانی بەندەری وشکانی شاری ئیوان کرد کە بەندەرێکی زۆر زۆر گەورە و پێشکەوتووە بۆ لۆجستیک بۆ گواستنەوەی کاڵا و کەلوپەل بۆ هەڵگرتنی کاڵا و کەلوپەل بە شێوازێکی پێشکەوتووە بە شێوازی لەسەر بە تەکنۆلۆژیای پێشکەوتوو ئەم کارانە هەمووی کە لە چینە ئەکرێ بێگومان بۆ خۆتان نەزانن چین ئەمڕۆ لە بواری تەکنۆلۆژی وەزیرەکی دەستکردا ڕۆڵێکی زۆر زۆر گرنگی و وڵاتێکی زۆر زۆر گرنگە کە ئێمە بتوانین سوودی لێبینین لە بەرامبەر ئێمە
داوامان لێ کردوون کە بە هاوبەشی وەیان بەسەر بەخۆیی لە ئارێمی کوردستان و شاری سلێمانی و بەرهێنان کەن لەو بوارانە لە بواری تەکنۆلۆژیای تازە و ئەو پێویستیانی کەەوە بازاڕی عێراق پێویستی پێێتی هەروەها بانگێشتمان کردوونەتەوە کە لە مانگی سێ بۆیان چواری داهاتووە بتوانن ئەوانی سەردانی شاری سلێمانی بکەن و ئێمە لێرە هەو هەلی وە بەرهێنانانی و ئەو پێویستیانەی کەوا بۆ بازاڕی عێراقەیە و ئێمەش پێشنیازی خۆمان و داواکاری خۆمانیان لەگەڵا باس بکەین تا بتوانین کاری پێکەوەی بکەین و بتوانین شاری سلێمانی بەرینە قۆناغێکی تر. ئەو سەردانە پێچەوانەیە توانێت زۆر بەسوود بێ لە بەرەوەیان کە بێنەتوانن هەڵسەنگاندن بکەن بۆ بارودۆخی بازاڕەکان بۆ بارودۆخی بازرگانی لە هەرێمی کوردستان و بە تایبەتیش سلێمانی. کاک نەوزاد باسێکی بازرگانی لە سلێمانی و لە هەرێمی کوردستانمان بۆ بکەن. بێگومان سەرەکی ترین هاوبەشەکانی هەرێمی کوردستان تورکیا و ئێران و چینن، بەڵام ئەم دواییانە ئەوترێت کە بەرهەمە چینیەکان بە تەواتی بازاڕیان تەنیوە. ئایا تا چەند توانویەتی کاریگەری لەسەر بەرهەمی وڵاتانی تر دروست بکات و چ پشکێکی بەرەکەوێت لە بازاڕەکانی هەرێمی کوردستان؟ بە نیسبەتی بە کاڵای کەلوپەلی چینی ئەتوانم بڵێم ئێستا ینی پشکی یەکەمی بەرکەوتووە لە عێراقا بەگشتی لە ئەوەی کە توانم بڵێ پشکی یەکەمی هەیە لە بازاڕی عێراقا لە دوای ئەو بەرهەمی تورکیا جا بەرهەمی ئێرانی و دواتر بەرهەمی وڵاتانی وەکو هەندستان و پاکستان و وڵاتانی تری ئەوروپا وڵاتانی ئەمریکا لەبەر ئەوەی کە کاڵای چینی لە ڕووی نرخەوە نرخ و تێچووی کەمترە لە کاڵای وڵاتەکانی تر، بەڵام ئەوەیە دوورە لە ئێمەوە بۆ تێچووی گواستنەوەی کاڵا و کەلوپەل زیاترە لە چینەوە کە هاورداکرێ. بێگومان دوای ئەو تورکیا دێ اینجا وڵاتی ئێرانیە کە زۆرترین بەرهەمەکانیان لە ئەویش بە حکمی یەکەم زۆری بەرهەمیان دووهەم نزیکیان لە هەرێمی کوردستانەوە کە گواستنەوەی کاڵا و کەلوپەل تێچوێکی ئەو توی تێناچێ، بەڵام باز کاڵا و کەلوپەلی چینی توانیوێتی پشکی شێری هەوێت لە بازاڕی عێراق و هەرێمی باشە. کاک نەوزاد وەکو کەسێک کە بێگومان کەس لە ئێوە باشتر ناتوانێت بە گەنجەکانمان کە بیانوێ بێنە بوارەکە پێشنیاری بۆیان هەبێت، ئێوە بەم گەنجە کارسازانە دەربارەی بازاڕ و بازرگانی هەرێمی کوردستان چی ئەڵێن؟ بۆ نمونە یەکێک بێ بێتە بوارەکەەوە بێتە بواری بازرگانیەوە ئەتوانێت چه هەلێکی لە بەردەم بێت و چه ئاستەنگێکیش دێتە ڕێی؟ ئێمە وەک ژووری بازرگانی پیشسازی سلێمانی چەندین کۆبوونەوە و سیمینارمان کردووە لەگەڵ گەنجانە و زۆر هاانمان داون و ئامادەی ژووری بازرگانی پیشسازی سلێمانی و کەرتی تایبەتی سلێمانیمان بۆ باسکردوون لەو بوارانەوە پێمە بە مەجموعەیەکیان بکات دەورە لای ئێمە بینیوە پێمان وتون کە چۆن دەسەکەن بە ئیش و چۆن ئیش دامەزێن و پێویستەکانی بازار چییە و هەلی کار چییە لە بازارڕە. من ئێمە بڕوامان بە توانای گەنجی کورت هەیە لە داهێنانە کە ئەتوانن داهێنان بکەن، ئەتوانن کار و ئیش بەرن بەڕێوە، بەڵام ئەوانیش بێگومان ئەبێ خۆیان فێر بکەن و شارەزایی تەواو وەربگرن و ئێمە خۆشحاڵین بەوەی کە داهێنانیان هەیە و ئێمە وەک ژووری بازرگانی و پیشتە سازی سلێمانی لە دوای ئەم فۆڕومە ئێمە باگیانەکەین بۆ ژووری بازرگانی پیشسازی سلێمانی و لە نزیکەوە لە تواناکانیان لە داهێنانەکانیان تێبگەین و چۆن تەوجیهیان بکەین کە لە بازاڕا بتوانن ئەم داهێنانەیان بکەنە بواری عملی و جێبەجێکردنەوە و بازار سوودی لێ ببینین. سپاس نەوزاد غەفور سەرۆکی ژووری بازرگانی سلێمانی، زۆر سپاس کە لە شوێنی لوتکەی نیشتیمانی سلێمانی بۆ کارسازی لەگەڵمان ئامادەبوون. سپاس بۆ زانیاریەکانتان. سپاس بۆ هاتن. دەستان خۆشبێ. ئێمەش بەم شێوەیە کۆتایی باگەشتی هەواڵە ئابوووریەکانی ئەمڕۆمانە هێنین. زۆر سپاس کە بینەرمان بوون و ماڵەوە.